شام مزار جوانتكم لهولي راهاتوي أو مزار جوان رسم تشي بقي بو يادگاری. سڵاتانە ببینەرانی پایتەخت میدیام کاتان باش لەگەڵ ئەو شەپۆلە بارانبارینەوە ئێستا کە بارانێکی بەخۆر ئەبارێت بەڵام دیمەنی تافگەی کانیماران هێندە جوانە ڕۆژ بە ڕۆژ ئەو ئاوە زیاتر هەڵدەقڵێ و زیاتر دەبێت لێرە گەشتیارێکی زۆر هەرچەندە بارانێکی زۆر بەخۆر ئەبارێت بەڵام گەشتیاران هەر لێرە لا ئەدەن و وێنەی یادگاری خۆیان ئەگرن بۆ ئەوەی زیاتر چێژ لە کاتەکە ببینن جا با گەشتیارێک لێرە وەرگرم بزانم ئەو چێڵە لەسەر و دیمەنان ها برایان سلااو لێ بێت هاتووی بۆ بارانە چێکە خەریجیسی لێرە والله هاتم شام مزار جوانتكم لهولي راهاتوي أو مزار جوان رسم تشي بقي بو يادگاری. لەگەڵ برادرشتووە والله برادرش تو هاتوي. باشە بەراوردی جەژنی ئەم ساڵ بە ساڵی ڕابردوو چۆنە بەلات خۆشتریان عیبینە خۆش عیبینە ئەخوای بەزیادی الحەمدولله سپاس دەکەم. جا لێرە چەند کەوتێک هەڵدراوە چا پێشکەشی ئەو میوانانە ئەکرێت کە لێرە دێن و وێنەی یادگاری خۆیان دەگرن جا هەر لێرە ئەگەر یەکێک لەو خاوەنی ئەو چاخانەیە کە لێرە چا پێشکەشی میوانەکان دەکات بزانین بازاڕی ئەوان چۆنە لەگەڵ ئەو کشە ساردە و ئەو بارانبارینە و سەر ڕێبارانێکی بەخۆر بەڵام هێشتا هەر گەشتیار ڕویان تێکەوتیان لێکە کاکسێ بوو ساو لێ بێت لەگەڵ ئەو بارانیا چۆنی بەخێر بێن لە ئەوەی جێژنەوە هەتاکو ئەمڕۆ بەس بارانباریە چەند بارانێکی زیاتر خەڵکی زیاتر بێ ڕێگرنیەوە لەگەڵەوەی نەوەڵا ڕێگیری ناکە چاو لێگە چەندی ڕۆژانت هەموو ڕۆژ لە ئەولی جێژن هەتا ئێستاکە بەس بارانە زیاتریش لە سبەینان سەعات 6ەوە هەتا وەکو 12 لێرە و چاپۆشی جازانەوە تقریبا ئەو ساڵ ساڵی دووەمینە بەڵێ پرۆژەکەت گەورەترکە یانی باشەوەی مۆدێل پرۆژەکەمان گەورەترە ئەوە تا قاوەخانەیە و مەتعەمە هەموو شتمان زیاد بەڵێ ڕۆژانە هەزاران کەس سەدایمان دەکا لەگە تافگەکە ڕسمی دەگرن و چاوم بزان ئەوەی لێرە سەرنجی گەشتیاران ڕاکێشێت ئەو ئاوە هەڵقڵاوی کە لە کانیماران هەڵدەقڵێت بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران و وەجگەلەوە لە نێو ڕێگەی گەلی عەلیبەگ چەندان شوێنی تری ئاوە لێرە بوونیان هەیە کە گەشتیار ڕێبوار کە بێریاتی ئەپەڕێت بۆ خۆی لا ئەدا و وێنەی یادگاری خۆیان لێرەوە ئەگرن و چرکێنن قەرەباڵقێکی زۆر لێرە هەیە لەم سەر تا ئەم سەر خەڵک وەستاوە بۆ گرتنی وێنە یادگاری و بینینی ئەو دیمەنە جوانەی تافگەی کانیماران.